هەواڵی بەپەلە هەن هێویدار هەواڵی یەکەم لەسەر کەوتنە خوارەوەی فڕۆکەوە ئوکرانیەکە لە ئێران دوای لێدوانەکانی حەسەن ڕۆحانی و جەواد زەریف و بەرپرسانی دیکەی ئێران کاردانەوەکان خێرا دەرکەوتن. رووسیا دەڵێ پێویستە ئێران دەرس و پندێک لەم ڕوودا وەربگرێ. میدیا جیهانیەکان زۆر بەپەلە بە گرنگیەوە باس لە دانپیانانەکەی ئێران دەکەن لەسەر کەوتنە خوارەوەی فڕۆکەکە و کووتمان کاردانەوەکان زۆر دەبن بە دڵنیایی کەنەدا، ئەمریکا، ئۆکرانیا لەسەر ئەم بابەتە هەڵوێستی سیاسیان دەبێت و میدیا جیهانیەکان یەکسەر ئێدی بوونە هەواڵ باڵاوان کشاندیە هەمووی بەحسا وێ بوویەرێ دکن. حەسەن ڕۆحانی گوتبوو قبول کرد بەحسا خستنەوەی بالەفرێ کردژالیە ئیرانێڤە گوت کارەساتەکە مەزنە و ئیران gelekî poşmane ji encamdana wî karî. Wezîrê Derveyê Îranê jî dibêje ku xistina balefira Ukraynê bi sedema şaşiyeke mirovî bû. Yekem karvedana navdewletî jî piştîvan daxuyaniyên Îranê ji aliyê Rûsya ve hat Rûsya ragihandiye ku pêwîst e Îran dersekê ji xistina balefira Ukraynî wergire.